هەرێمی کوردستان لە نێوان پرۆژەیەکی وەک ڕووناکی و قەیرانێکی قوڵی دارایی و متمانەدا گیری خواردووە و تەنیا بە گۆڕانی نرخی هەر کیلۆواتێک کارەبا لە 18 دینارەوە بۆ 72 دیناریشەوە نەوەستاوە. لە سەروەختی ڕاگەیاندنی نرخەکانی پرۆژەی ڕووناکیدا نرخی کارەبا 4 هێندە و زیاتریش لەسەر خەڵک گران کرا و لە 18 دینارەوە بۆ 72 دینار تا 350 دینار فڕی، لە کاتێکدا ئەوە تەنیا گۆڕانکاریەکی ژمارەیی نییە، بەڵکو بارگرانیەکی گەورەیە لەسەر خەڵک بە تایبەتی لە کاتێکدا حکوومەت موچەی لە کاتی خۆیدا پێ نادرێت و داهاتی مانگانەی خەڵک جێگیر نییە. لە زۆربەی وڵاتانی جیهاندا سیستمی ئابووری بە شێوەیەک ڕێکخراوە کە تێچووی کارەبا و گاز و بنزین بۆ ماڵان بە تێکڕا لە 5% کۆی داهاتی مانگانەی تاک تێپەڕ ناکات. بەڵام لە هەرێمی کوردستان ئەم هاوکێشەیە تەواو پێچەوانەیە و نرخی کارەبا 7 هێندەی عێراق دەبێت. بە پێی ستانداردی جیهانی ئەگەر داهاتی تاکێک 3000 دۆلار بێت، بە نزیکەی تەنها 150 دۆلاری بۆ کارەبا دەچێت. ئەم نرخە بە نزیکەی زۆرینەی وڵاتانی ئەوروپا و وڵاتانی دیکە پیادەی دەکەن کە نرخی کارەباشیان بەراورد بە وڵاتانی دیکە زۆر گرانترە چونکە داهاتیان بەرزە. لە هەرێمی کوردستان زۆرینەی خەڵک داهاتی مانگانەیان لە نێوان 400 بۆ 600 هزار دیناردایە کە زۆر جار ئەویش کە موچەیە لە کاتی خۆیدا نادرێت یان جێگیر نییە. بە پێی نرخی پرۆژەی ڕووناکیش خێزانێکی مامناوەند ئەگەر چەندیا پێداویستیە سەرەکیەکانیش بەکاربێنێت دەبێت بڕەپارەیەکی زۆر بەکارەبا بدات. لە کاتێکدا گەر ساڵی ڕابردوو بە نمونە وەربگیرێت 2 موچە بە فەرمانبەران بە تەواوەتی نەدراوە و ئەو موچانەشی بۆ ناخرێتە بەرپێدانی کرێی کارەبا و خزمەتگوزاریەکانی دیکەی. جیاوازیە بنەڕەتیەکە لێرەدایە. جگەلەوەی لە هیچ شوێنێکی جیهاندا نرخەکان بەو شێوەیە و بێ لێکۆڵینەوە و پرس بە پەرلەمان لەسەر خەڵک بەرز ناکرێنەوە. ئەوەی دۆخەکەیشی ناشرینتر و پڕاوپڕ لە نادادیش کردووە. بەنابردنی حکوومەتە بۆ بڕینی کارەبا لەو هاوڵاتیانەی ناتوانن کرێی کارەبا بدەن. ئەم ڕەفتارە لە کاتێکدایە کە هاوڵاتی قەرزاری حکوومەت نییە، بەڵکو حکوومەت بەهۆی نەدانی موچەوە لە چەند ساڵی ڕابردوودا بە قەبارەیەکی گەورە قەرزاری هاوڵاتیە و گوێی خۆی لێ خەواند. دەستوری هەمیشەیی عێراق لە مادەی 30دا حکوومەت پابەند دەکات بە دابینکردنی ژیانێکی شایستە و خزمەتگوزاری سەرەتاییەکان بۆ خەڵک. بەڵام لە هەرێمی کوردستان واقیعەکە جیاوازە. ڕاستە کارەبا و بنزین و نەوت کە خزمەتگوزاری سەرەتایین بۆ خەڵک دابین کراون، بەڵام لەسەر حسابی گیرفانی خۆیان و هۆکارێک بۆ کۆکردنەوەی داهات بۆ حکوومەت و کۆمپانیا حزبیەکان.